ئەو هاوسەرگیریە ببێتە مایلی تەسکن و ئیلەیها مای ئاسوودەیمان مای ئیسراحەتی ژیانمان پێویستە چەند خاڵێکی هەبێ چەند بنەمایەک هەیە بۆ کوڕکچەکانمان بۆ ئێوەی گەنجان و لاوان یەکەمیان هەڵبژاردننی دروست بۆ هاوژین و هاوسەری ژیان دوور لە هەژمونی سۆز و ڕواڵەت گەرایی ئەو کاتێکەوە هاوسەری ژیانت هەڵدەبژێری ئەی کوڕی بەڕێز ئەی کچی بەڕێز هەوڵ بدە دروست هەڵی بژێری مەچۆ ژێر عاتیفە و سۆزەوە تەنها سۆزت بۆی جوڵاوە تەنها ڕواڵەتی جوانە تەنها کچێکی شۆخ و شەنگە کوڕێکی باڵابەرز و هەبووە بەم ڕواڵەتانە مەخەڵەتێ چونکە کەلوپەلەکانی دنیا دەتوانی کاتێک کە کڕیت بەدڵن نەبوو کاکە زەرەرێکی مادی دەکەی یان لێ دووەر ناگرنەوە یان لێ دووەردەگرنەوە بە زەرەر یان بە کەسێکی دەفرۆشی دوایی بەنی وە قیمەت پارەکانیش پڕ دەبنەوە و لەوەش جوانتر دەکڕیەوە لە پرۆسی هاوسەرگیریدا کە شکستت هێنا زۆر زەحمەتە وەک خۆل لێبێتەوە بۆیە بە دووی ڕواڵەت مەکەوە بە دووی ئەوەی کە تەنها چاوت پێیکەوتەوە حەزت بۆی چوە مەکەوە ژیرانە بڕیار بدە خانوویەک کە دروستی دەکەی ئەگە بێت و هەر لە خۆ بە عاتیفەی خۆت دروستیکەی و سەقەتی دەکەی بەڵام ئەگەر نەخشە سازی بۆ بکرێت بە ئەندازە عەرزەکە دابەش بکرێ بزانی چ هۆدەیەکی لەسەر دروست دەکەی چەند نووسنت هەیە هۆڵی دانیشتنت هەیە مەتبەخت هەیە متبەخی سارد و گەرمت هەیە کە چوویتە ناوەوە هەست بە ئیسراحەت دەکەیت چونکە دەزانی بەرچاوڕوونین زۆربەی هاوسەرگیری ئێستا کە خەڵک هەست بە ئارامی ناکە لە هەڵبژاردننی هاوسەرەکەەوە غەڵەت بووە تەنها حەزێکی بۆی چووە دواتر کە کەفوکڵی دڵیان بە یەکتر دامرد ئەو خۆشەویستێژ نامێنێ باردەکە کاڵ دەبێ یان ڕواڵەتێکی بینی وەستە بۆ کراو لە دواییدا ئەوە ئەو شاجوانە نییەکەوە بینیوێتی ئەو ڕوخسارە نییەکە بینیوێتی ئەم کوڕە هەر سەرەت و سامانی باوکی خۆی پێوە ڕاداوە ئێستا خۆخاوەنی هیچ نییە هیچ سنعەتێکی نییە هیچ فەنێکی نییە هیچ هونەرێک و دەزڕنگینێکی نییە منداڵەکانی خۆی پێ بەخێو ناکرێت ئەو خێزانە بەرە و هەرەز دەڕوە